کۆمەڵگە سزای جددیەتی ئەخلاقی دەدات. یعنی کەسێک بێوێ لەسەر بنەما ئەخلاقیەکان هەموو ڕۆژێک لەسەر بنەما ئەخلاقیەکان مامەڵە بکات کۆمەڵگە سزای دەدا. یعنی چی سزای دەدا؟ بۆ نمونە تۆ کەسێکیت دەتەوێت سەربڕی نەکەیت. هەر خەڵک دێت و پێشت دەگرێت و هەروەستاوی هەر خەڵک دێ پێش دەگرێت و هەروەستاوی هەر خەڵک دێ پێش دەگرێت و هەروەستاوی بە شێوەیە لە شێوەکان سەرگرتنەکە زەرر لێ دەدا کۆمەڵگە سزات دەدا لە بەرەوەی سەرە دەگری بۆ نمونە تۆ بڕیار دەدەی لە سوورانەوەدا یوتێرن لەسەر شەقام بەپێی یاسا بجوڵیتەوە بەڵام دەبینی کە بە پێی یاسا دەجوڵیتەوە درەنگ دەگەیتەوە ماڵەوە خەڵکی دیکە هەیە بە پێشچاوتەوە بە پێشچاوی پۆلیسی هاتوچۆوە بە پێچای هەموو کەسێکەوە بە سایدی دووەم و لینی دووەم و سێمدا دەسوڕێتەوە و زووتر دەگاتەوە ماڵەوە زووتر دەکاتە جێی خۆی و کێشەیەکی نێ بەڵام تۆ سزا دەخۆی هەر کەسێک دێ غەدر لێ دەکات باشە بۆ نمونە تۆ قۆپیە ناکەیت کەسێکی دیکە خۆپێ دەکە ئەو نمرە دێنێت تۆ نمرە ناهێنیت باشە بۆ نمونە لە دڵەوە باوەڕ دوایە کە نابێ مرۆڤ گەندەڵی بکاو پارە ببات باشە بەڵام دەبینیت لە چواردە وردا هەموو کەسانی دیکە تۆ هەر بە فەقیری بەدامیت دەمێنیتەوە و خەڵکێکی دیکەشەیە بە گەندەڵی و بە فرتوفێڵ و بە هەر شتێکی دیکە بۆ خۆی ئیشی بەڕێ دەکرێت و تۆش لێرە سزا دراویت باشە با بڵێن درۆ ناکەیت سزا دەدەری لەسەر درۆ نەکردنەکەت خەڵکی دیکەش درۆ دەکا بۆی دەردەچێت ئەی بە شێوەیەکی گشتی کۆمەڵگە سزای جددیەتی ئەخلاقی دەدات